لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئێوارەیە بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لا زیاتر لە 4 بۆ 5 مانگی ڕابردوو خۆپیشاندانەکانی عراقدا ئەوەی کە بینیمانە کۆمەڵێک گۆڕانکاری لە شێوازی خۆپیشاندانەکانە هاتوونەتە ئارا کۆمەڵێ ڕووداو هەبوون کە بە جۆرێک لە جۆرەکان بوونەتە بەشێک لە پرۆسەی خۆپیشاندانەکە جا چ ئەنجامەکەی بە ئەرێنی وەربگیری یاخود بە نەرێنی بوونەتە بەشێک لە پرۆسەکە ئەوەی لەم پرۆسەیەدا کەمترین قسە و باسی لێ دەکرێت لە بەغدا ئەوەیە کورد لەناو ئەم ڕووداوانی بەغدادا چ پێگە و مەقامێکی هەیە چۆن دەتوانرێت کورد بتوانێت ڕووداوەکانی بەغدا بۆ خۆی قۆرق بکە لە گەرماوگەرمیم ئێوارێدا لە ستۆدیۆ دکتۆر میران محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقم لەگەڵدایە هەروەها لە ستۆدیۆی هەولێریش بەڕێز مەسعود عەبدولخالق وەکو چاودێری سیاسی لەگەڵمدان بەخێر بێن بۆ گەرماوگەرم دکتۆر میران ڕووداوەکانی ئەم دوایی عراق چۆن هەڵدەسەنگێنی بەتایبەت و خۆپیشاندانی 1 ملیۆنی کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە لە بەغدا بەڕێوە چوو سپاس بۆ جەنابت و سپاس بۆ بینێرانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان ڕێزمێ بۆ کاک مەسعود عەبدولخالقیش لە هەولێرەوە کە لەگەڵ جەنابتە دیارە لە عێراق نزیکەی 4 مانگە خۆپیشاندانە بۆ خزمەتگوزاری عێراق کوشتەی دەستی گەندەڵی و دەستی تیرۆرە لە ڕابردوو قاعیدە هەبووە داعش هەبووە یعنی عێراق ماندووە لە هەموو ڕوویەکەوە بۆیە خۆپیشاندانەکان بەو ئاراستەیە بوون کە خەڵک داوای خزمەتگوزاری دەکرد خەڵک داوای تەعیناتی دەکرد من بۆ خۆم لە بەغدا زۆر جار لە شتەکان وردەبمەوە هەتا ئێستا لە بەغدا خەستەخانەیەکی تازە دروست نەکراوە جادەیەکی تازە دروست نەکراوە بۆیە شعبی عێراقی لەو وەزعەدا دەژی کە پێویست بوو ئەم خۆپیشاندانە بکات دوای خۆپیشاندانەکان ئاراستەیەکی سیاسیان وەرگر ئەحزابەکان تەداخولیان کرد داواکاری خۆپیشاندەران ون بوو داواکاریەکان بوون بە قانونی انتخابات و بوو بە گۆڕانکاری لە دەستور و بوو بە استیقالی حکومت ئەم خۆپیشاندانانە وەکو خۆی مایەوە 4 مانگە بە بۆچوونی من هەدەفێکی پێکا هەندێک وعدرا سەرۆکی پەرلەمان و حکومەتی عێراقی دای بە تاعینکردنی خەڵک بە بڕیاردان لە هەندێک شوێنی سەکەنی بۆ خەڵکی کەم دەرامەت لە دوای ئەوە ئەم مەوزوعانەی بینی ئەمریکا و ئێران هاتە پێشەوە ئەم خۆپیشاندانەی کە ڕۆژی جومعە کرا ئەمە شتێکی گەورە بوو بەڕێی من ئەمە یەخستنی ماڵی شیعە بوو کە لە ڕابردوو دەیانگوت شیعەکان بەرامبەر یەک دانیشتون سەرایە سەلام و حیزب الله حەشدی شعبی ئەمە دەرکەوت کە شیعەکان کە هەر شتێک پەیوەندی هەبێ بە خۆیان نادەن بەدەستەوە یەک دەگرنەوە هەمویان قبوڵیان کرد کە سائیرون و مقتەدا سەدر براگەورەیان بێ بە پیر ئیعازەکەیەوە چوون هەر لە حیزبی داوەوە هەر لە حەشتی شعبیەوە هەموو ئەنسارەکانیان بەشدار بوو پەیامێکیشیاندا بە ئێمە و مانان و بە سوننەکان و بە تەنانەت بە ئەمریکاش کە دەمانگوت ئەو بڕیارەی کە لە پەرلەمان دەرچووە بڕیارێکە هی هەموو پێکاتی شعبی عێراقی نییە دەرکەوت کە ئەمان دەتوانن شەقامی عێراقیان بەدەستەوە بێ و پشگیری بڕیارەکەی پەرلەمان کە شیعەکان بڕیاریاندا و پەیامێکیشیاندا بە ئەمریکا کە عێراق هەر دەبێ بەدەست ئێمەوە بێ ڕاستە تەزاورەکەیان بۆ ئەوە بوو کە قواتی ئەجنەبی بچێتە دەرەوە بەڵام ئەم شتانە جارێ ئەمریکا گوێ لەو جۆرەشتانە ناگرێ بەرژەوەندی خۆی هەیە هی ئیقلیمی لەم وڵاتانە بۆیە پەیامێکیشیاندا بە ئەمریکا ئەگەر تۆ بە تەمابی هەر شێوازێکی گۆڕانکاری بکەیت لە شێوازی حکومڕانی هەر دەبێ ئێمە حکومڕانی عێراق هەر دەبێ ئێمە بین ئەحزابە شیعیەکان بێ بە هەموو پێکاتەکانیانەوە بە سەرۆکایەتی مقتەدا سەدر کە کردیان بە واجیها و ئەمە هۆکارێک دەبێ بە بۆچوونی من لە پێکێنانی کابینەی نوێی حکومەتی عێراقی کە ڕەنگە بەرەو ئەوە بچێت کە دەبێت کابینەی تازە دروست بێ و کەسێکی تر بسپێردرێت جا ئەو کەسە بەدڵی خۆپیشاندەران دەبێت یان بەدڵیان نابێ یا بەدڵی ئەحزابەکانی ناو پەرلەمان دەبێت ئەم سێ حاڵەتەیە یا دەبێت بەدڵی خۆپیشاندەران بێ یا دەبێت بەدڵی ئەحزابی کوتلەی ئەکبەر بێ یان بەدڵی هەردوو لایەن بێ یعنی لە دوای ئەم خۆپیشاندانەوە مقتەدا سەدر دەتوانێت دەوری جەماوەر زیاتر ببینێ دانووسان لەگەڵ سەرۆکایەتی کۆمار بکە لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بکە بۆ ئەوەی کاندیدێکدا بنرێ کە بەدڵی هەردوو لابێ بە دڵنیاییەوە مقتەدا سەدر و بەرەی سائیرونیش هەمیشە لەگەڵ خەڵک بوون لەگەڵ خۆپیشاندەران بوون بۆیە بڕوا ناکەم ڕاستە جەماوەری بەدەستە و شەقامی عێراقی تا حەدێک هی بەغدا بەدەست ئەوانە بەڵام شتێک ناکەن کە
ئەو خۆپیشاندەرانەی کە ئێستا لە ناو ساحەی تەحریر ماونەتەوە نیگەران بنی. دکتۆر میران لەگەڵ ئەم ڕوونکردنەوەی جەنابدا پێت وایە لە ناو شیعەکانە وەک ئەوەی کە باست کرد مقتەدا سەدر هەروە بە ئاسانی بکرێتە برا گەورەی ئەم قۆناغە لە کاتێکدا هەندێک سەرکردەی سیاسی دیار هەیە لە ناو شیعەکانە دوورنەڕووی مالیکی هەیە لە ناو مەکانەتە دینەکە مەرجع هەیە ئەنی بە ئاسانی ئەمە ئەبێتە کەسی یەکەم لە بابەتە شیعەکانە. هەدەفەکان تقریبا دائیمەن وەکو یەکوا بووە لە ڕابردوو ئەحزابەکانی حیزبی دەعوە و فەتح و سائیرون و هەمویان بڕیاریان دەدا لە پێکێنانی حکوومەت و لە بەڕێوەبردننی عێراق. لە دوای خۆپیشاندانەکانی ساحەی تەحریر لە 4 مانگی ڕابردوو لە مانگی دەکە دەستی پێکرد داوا کرا کە ئەم حیزبانە بڕۆنە دواوە ئەم حیزبانە نەمێنن لە پرۆسی سیاسی بۆیە شیعە سیاسەتێکی جوانیان کرد هاتن خیتابی جمعە و مەرجعیەتیان کردە نوێنەری خۆیان نە مالیکی خودبەی دەدا نە هادی عامری خودبەی دەدا هیچ کەسێک خیتابی جمعە هەر شتێک بواە هەموو لایەکان بە قسەیان دەکرد. ئێستا بە بۆچوونی من شتەکە گۆڕایەوە هەر هاتەوە دەست خۆیان بەڵام بە شێوازێکی تر ڕەنگە لە دوای هەڵپەساردنی کاری حیزبی لەلایەن گروپەکەی سائیرونەوەی مقتەدا سەدر سەرۆکایەتیان دەکات کاریگەری نابێت لەسەر پێکێنانی حکوومەت ئەوان کاری حیزبی خۆیان هەڵپەساردووە خۆیان پیشانێن لە پێکێنانی حکوومەتەکەیە نان هەوێ ڕۆڵێکی ئەو تویان هەبێ کاریگەری نابێت. ئەوان نەخێر ئەوان حیزبێکی منەظەم نەبوون ڕێخستنیان نەبووە هەمیشە لەسەر ئەو شەقامە ژیاون کە لە عێراق خەڵک هەر شتێکی گوتبێ خۆپیشاندانی کرد بێ سائیرون لەگەڵ خۆپیشاندان بووە یعنی لە چەند مانجێکدا سیاسەتی خۆی گۆڕیوە خەڵک چی پێ باش بوو بێ ئەویش توێتی من هەماشتم پێ باشە بۆیە ئەمان حکومەتیشیان بەدەستەوە بووە لە ڕابردوو پەرلەمانتاریان هەبووە وەزیریان هەبووە و ئێستاش هەڵدەپەسێرێ پەرلەمانتارەکانی ئیشی خۆیان هەڵدەپەسێرن دێنە ناو جەلسەشەوە یعنی ئەمە شتێکە هەمووی بۆ دڵ ڕازیکردنی خەڵکە بوو ئەوەی ئەو شقامەیان بەدەستەوە بێت. زۆر باشە بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندای ئەوەی لە عێراقدا دەبیندرێت کۆمەڵێ بەرژەوەندی ئیقلیمی و جیهانیە و دیارترین ئەو کوتلانە یاخود ئەو جەمسەرانی کە لە عێراقدا ئێستا بوونیان هەیە جەمسەرەکانی ئێرانیە ئەمریکیە و تورکیە. ئێمە قسە لەسەر کورد لە ڕووداوەکانی عێراقدا دەکەین کورد لەم سێ گۆشەیەدا چۆن ئەبێ هەڵسەنگاندن بۆ ئەو سێ کارکتەرە بکە کە لە عێراقدا زۆرترین کاریگەریان هەبێت. بەناوی خوای گەورە و میێرەبان بە تاکید ئەو ڕووداوانەی ئەوی جەنابی دکتۆریش باسی کرد ئەو شارەزاترە لە مەلاوەی عێراق بەڵام لە ڕۆژانی یەکەمی ئەو گورزەی کە ئەمریکا وەشاندی باز لەوە کرا کە خڵتل ئەوراقك هەیە یعنی ناکرێت و بە تەحدید دژایەتی ئێرانیان بتێ گورزەك لە ئێران دەی بەڵام کەسێکی گەورەی عێراقیش بکوژی و ئەو قەرارە دەرچی دژی ئەمریکا یعنی ئەو کاتی وا ڕابیندرا کە ئەو خۆپیشاندانانەی ناو عێراق کەس دەبتەوە لە چاو ئەو سیراعە نوێیەی کە لە بینی عێراقیان لە بینی شیعە و شیعەی شەرق لە ئەوسەت و ئەمریکا سەری هەڵدا ئەوڕۆ دوێنێ بۆمان دەرکەوت مزاهراتەکان بەرە لاواز بن ئەو مزاهراتانە ئەگەر ناوەکەی گونجاو ببرین تابوریش پێنجەم و ئەوەی ئەگەر ناوەچی لێ بدین ئەوە ینی مهم ئەوە چی یارمەتی دەرەکی باش بوو لە بۆ ئەمریکا بەڵام بەو گورزە و بەو تێکەلکردنی ترامپ بۆ قەراری کردی لەلایەک قازانجی کرد ڕەنگە سلەیمانی کوشت بەڵام زەرری کرد عێراق و ئێرانی کردە یەک جەبها زەرری کرد کە پێشترێ مەرجعیەتی عێراق و مەرجعیەتی ئێران جیابوون یانەوە دکتۆر ڕەنگە ئەوەی باشتر لە ئێمە بزانی ئێمە لە دوور بە دووروا دەبین کە جیابوون ئەوانە هەمووی بوونە یەک تقریبان ئێستا گۆڕانکاری زۆر گەورە هاتە پێشکەوە تا گۆڕانکاری لە بۆ کورد هاتە پێش ئەوەیە جاران سونە دژایەتی ئەمریکای دەکرد ئێستا سونە وازی لەو دژایەتی هێنایە شیعە دژایەتەکە قورسایی شیعە لە عێراق زۆرە کەواتە ئەمریکا دەبی بیر لە خۆی بکاتەوە لە چارەنووس خۆی لە عێراق و عیلاقی زۆر بە کورد هەیە ئاخۆمانەوەی لە عێراق چۆن دەبی ئەگەر ئەو بڕیارە دەرچووە یان دەبی ینی سێ خیار لە پێش ئەمریکا هەیە لە عێراق یان جارش کە دەبی بێ عێراق داگیر کاتەوە بە هێزێکی گەورە یان هەموو ڕۆژێ شەڕە ساروخ و شەڕی عسابات ئەی پێدەگوترێ پارتیزانی لەگەر شیعە
یان ئەوتە دەبی هێزەکانی لێ بکشێنیتەوە کەواتە کشانەوەی هێزەکە ئەوە جاریش دەرفەتێکی زۆر زێڕین لە بۆ کورد هاتەوە لە دوای ریفراندۆم و ئەو شکستانەی 16 ئۆکتۆبەر جارکە لە بۆ کورد ئەو دەرفەتە تەوەقع نەدەکراوە بەو شێوە بێتەوە دەمینێ عەقڵێکی بەقووەت لە کورد ئیدارەی ئەو سیراعانە جەمعی بکە تەرحی بکە زۆر جوان بزانی تاران معنای چییە بەغدا معنای چیە ئەنقەرە چییە ئەو سێ مەلەفەی ئەنقەرەوە ئێستا دەیهینتە پێش چییە ئەمریکا وعدەکانی ترامپ چارەنووسی ترامپ ئەوانە هەموو کۆمەڵێک تەوەری زۆر زۆر گرنگە بەڕاستی عەقڵێکی سیاسی مدەبیر و منەزیری دەوێت لە کوردستان بەڕێوەی ببا کە ئەو دەرفەتەش ینی نەڕوێنی وەکو دەرفەتەکانی پێشووتر. بەڵێ تۆ خۆت چۆن ئەوە هەڵدە سەنگێنی بەڕێز مەسعود عەبدولخالقانی ئەم هەموو مەلەفانە هەبن چۆن ئەبێ مامەڵەیان لەگەڵدا بکرێ؟ ینی بە کورتی ئەو دەرفەتانای هاتە پێش هەر دەرفەتەک و تەحەدایەکی لەگەردایە یعنی و بابرین هات و نەهات جارشکە هاتەوە پێش ئەگەر نەزانین دیسان نەهاتەکەی هەردەبژێرین بۆ نمونە ئێستا ئەمە وازح دیارە مەترسی تاران و بەغدا تقریبەن لەسەرەمە نەما حەز دەکەم دکتۆریش لەوەی جێمان لە ڕێی بچکە ئەو ڕەنگە باشترنی هۆیەکەشی لە لای من وا دیارە کە ئەوەیە تاران و بەغداد خۆیان تووشی ململانەیەک یان بارێکی قرس کردێ لەگە ئەمریکا مەجای ئەوەیە نما پەلاماری میلەتی کورد و ئەوە بدەن بەڕێی من ئەو مەترسی ئێستا هەیە زیاتر تورکیا حیسابی ئەو ڕۆژەی کردیا ئێستا سێ مەلەفی هێناوەتە گۆڕێ مەلەفی لۆزان سیڤەر ویلایەتی مووسڵ وەکو معلوماتم هەبی بەڕێز ئەردوغان 100 فەقیهی قانونی عالەمی بان کردبوو کۆنگرەیەکی نهێنیان کردبوو لەسەر ئەو سێ مەلەفە مەلەفی ویلایەتی مووسڵ تایبەتە بە هەرێمی کوردستان و تاڕادەیەک عێراق مەلەفی لۆزان تاڕادێک بە شەرق ئەوسەط ئەوی لە سووریا دەگوزەرێ مەلەفی سیڤەر فراوانترە دەریای سپی ناوەڕاست و شیمالی ئەفریقیا و تەنانەت یۆنان و ئیتالیا ئەوانەش دەگرتەوە هەر مەلەفە و تەوەرێکیایە تورکیا چی کرێت تورکیا غیتائی قانونی سیاسی دیبلۆماسی عسکەریشی لە بۆ دروست کردی ئەوە هێزەکانی تورکیا لە هەرێمی کوردستانن زۆر سادەین ئەگەوە بزین ئەو هەموو هێزە لە بۆ پەکەکەبی یان لە بۆ هێزێکی دیاری کراوبی ئەو هێزانەی کە هێناوە ئەو تەوەقعی ئەوەی کردیە کە تورکیا عێراق بەرەو چێ دەڕوا بۆ ئەوەی کوردستان ئەو دەرفەتە زێڕینیە کە جارشکەوە لە بۆی دێتەوە نەتوانی بە جوانی بی قۆستەوە ئەوانە هەموو هەیە ئەوەی بێئاگایە بەڕێی من لەو معادلە استراتیجیە بە قووەتانە سەرکردایەتی کووردە زۆر خۆی لە بۆ ئامادە نەکردیە وەرزە تۆزوبایە دێ و دەچی و ئەویش لە جێی خۆی دانیشتووە یعنی لە شەرق ئەوسەد دانیشتن دۆڕاندنە دەبی هەردەم شەو ڕۆژ لە کارکردن بی لە نەخشە و پلاندا ڕشتن بی بۆ ئەوەی کە کاتی تەنگانات ئەتو ئیش خۆت کردبی یعنی ئەگە بە کرمانجی قسەی بکەین دەبی جۆخینی خۆت ئامادە کردبی و تاوا کردبی. بەڵێ بۆ کامیان لەو تەوەرانی کە باست کامیان گرنگانی کورد لە هێڵی ئێرانی بێ لە هێڵی تورکی بێ لە هێڵی ئەمریکی بێ سەر بە کام هێڵیان بێ باشە؟ یعنی ئەو پرسیارە سێ مەبادئی دەوێ ئێران چی لە کورد دەوێ تورکیا چی لە کورد دەوێ ئەمریکا چی دەوێ ئێران دەیەوێ ئەو حالەتە قەومیە هەبی و تەتەور نەکە وەرنەچەرخێ لە بۆ حالەتە مەزەبیەکە چکە ئەمە لە کوردستان ئەو حالەتە قەومی ئێستا وەرچێرخێن لە بۆ حالەتە مەزەبیەکەی شیعی شەرق ئەوسە زۆر زەرەر دەکەن تورکیا چی دەوێت تورکیا دەوێت حالەتە مەزەبیەکەی زالکە بەسە حالەتە قەومیەکەی وەکو سوارەی حەمیدی قەدیم بەکارمان بینی ئەمریکا دەیەوێت جەمعی تقریبا مەزهبی و قومی لە وەتەنیە کۆکاتەوە لە چوارچێوەی عێراق ئێمە ئەگە بە جوانی ئەو معادلەی داڕژین تێدەگەین کە ئەمە هەر خۆمان پێویستە ڕەنگە تەوەرەك لە تەوەرەك ئەهوەنتر بی بەڵام لە کۆتاییدا ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستمان بە پەیوەندی هەیە لەگەر ئێران و شیعەش و پێویستمان بە سەلام و کەلامیش هەیە لەگەر تورکیا بەڵام زۆر پێویستمان بە ئەمریکا هەیە ئەمریکایەک ئەگە بکرێ ترامپیزم نەبی ئەو مەبدەئی کە ناوی لێنایە پای مەبدەئی پای ئەگەر ترامپیش لەو ماوەیە لە محکەمەکەی
چارەنووسەکی بەلاو ئەوەی دابڕۆ ڕئیس جەمهوریەکی نوێ بێ دەرفەتە زێڕینەکە لە بۆ کوردستان زۆر بە باشتر دێتەوە. زۆر باشە دکتۆر میران کورد لە ناو ڕووداوەکانی بەغدایە چۆنە هەڵوێستی چۆنە کورتایەسا ئێوە کە لە بەغدان هەڵوێستێکی ڕوونی ئەوەی کە بەڕێز مەسعود عەبدولخالق ئاماژەی پێدا سەرکردایەتی سیاسی کوردان لەلایە کە بەو ڕەچەتەیە کار بکەن وابێ لە ناو ڕووداوەکانی عێراقدا کورد تەماشاکار بێ یاخود کاراکتار بێ. بەڵێ دیارە لە سەر قسەکانی کاک مەسعود عەبدولخالق تەواوە خۆپیشاندانەکانی پێرێ کاردانەوەی ئەو سیاسەتە بوو کە ئەمریکا کردی کە سیادەی عێراقی پێشێر کرد. من وا بۆی دەچم ئەمریکا خۆی عێراقی تەبەنی کردوێتەوە لە 2023ەوە دەکرا سیادەی عێراق خۆی بیپارێزێ. بۆیە بە وڵاتانیشی گوت کە من زۆر گوێی نەدا بە سیادەتی عێراق بۆیەش ئەم کاردانەوەی لێکەوتەوە ئەوەی دوێنێ شەر نییە ئەو کاردانەوەیە بتوانێت هێزە ئەمریکا بچێتە دەرەوە. بەنیسبەت کوردەوە ئێمە لە دوای ڕیفراندۆم بڕیارماندا کە بچینەوە بۆ عێراق و پەیوەندیەکی باشمان هەبێ بگەڕینەوە بۆ ئەو ساڵانەی کە ئەو سیاسەتەی کە جەنابی مام جەلال پەیڕەوی دەکرد نەک هەریەکێتیەکان هەموو حیزبەکان بە پارتیش و بە ئەحزابەکانی ترەوە کە لە کوردستان معارەزەن و هەدەفێکمان پێکا وەزعی مەعیشی کوردستان تۆزێک بەرەو باشتر چوو لە ساڵانی ڕابردوو لە میزانی 2019 وەزعی کورد باش بوو. ئەمە بەنیسبەت پەیوەندی کورد لەگەڵ بەغدا لە دوای ئەوە کە ئەم مەوزوعی خۆپیشاندانانە هاتە پێشەوە ئێمە وەکو کورد هەڵوێستمان لەگەڵ ئەوە بوو کە دەبێت خەڵکی عێراق دەرگایەکی باشی لێ بکرێتەوە شتێک خزمەت بکرێ ناکرێ عێراق بەو دەردەبراوە کە لە 16 ساڵ و 17 ساڵی ڕابردوو هیچ خزمەتێک نەکراوە کە ئەم وەزعی ئیقلیمی بینی ئێران و ئەمریکا هاتە پێش ئێمە بە بۆچوونی خۆمان بڕیارێکی ڕاستماندا پێمان وابوو کە دەبێت عێراق بەشێک نەبێت لە شەڕی ئەمریکا و ئێران بکە. عێراق کردی ئەگەر سیرکەی لە سەقسەکانی کاک مەسعود کە دەڵێ هەردوو وڵاتەکەی گەخست ئەوەی عێراق دژی ئەمریکا کردی ئێران بۆ خۆی نەیکرد. ئەگەر ببینی لە یەکەم لێدوانی دوای 2 ڕۆژ لە ئەو کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس ئێران داوای مفاوەزاتی دەکرد تقریبن ئێران باسی پیتاندنی یۆرانیۆمەکەی دەکرد باسی ئەوی دەکرد کە دەبێت حیسارەکەم لەسەر تۆزێ شلکەن. یعنی عێراق تونتر بوو عێراق هات چی کرد خێرا پەرلەمان کۆ بۆ بڕیاری دەرکردنی هێزە نێودەوڵەتیەکانیدا بە سەرۆکایەتی ئەمریکا. حرەکەی دووهەم لەو وەختەدا کە وەزارەتی خارجی ئێرانی داوای لابردنی حیساری و داوای مفاوەزاتی دەکرد زەریفی بۆ خۆی عێراق هات خۆپیشاندانی ملیۆنی کرد بۆ دەرکردنی ئەمریکا. یعنی عێراق زۆر بە قورسی چووە شەڕی ئەمریکا و ئێرانەوە لەڕێی ئەو ئەحزاب عێراق چوو لەبەرەوەی ئێستا عێراق حکومەت و هەموو بڕیارەکانی بەدەست شیعەوەیە بە حەقیقەت. عێراق شەڕێکی گەورەتری کرد لە ئێران بۆ ئێران کەواتە خیتابەکانی جومعەش تقریبن هەر تەسیری هەردوو دەوڵەتی لەسەر بوو کردبووی بە یەک مەزهەبەکە بە تەواوەتی بوو بە یەک. بۆیە کورد ئێمە پێمان باش بوو کە بەشێک نەبین لەو شەڕە سونەکانی جوابوون و بڕیارەکەش بڕیارێک نەبوو بە عاز بۆمان هاتبێ زۆربەی ئەحزابەکان خۆمان پەرلەمانتارەکان بڕیارماندا کە ئێمە ناکرێت دژایەتی وڵاتە جیهانیەکان بکەین بە سەرۆکایەتی ئەمریکا کە هاوکارمان بوون لە شەڕی داعش و لە پرۆسەی ئازادکردنی عێراق. بڕیارێکی ڕاست بوو تا خۆپیشاندانەکەی دوێنێ هاتە پێشەوە. خۆپیشاندانەکە جگە لە کاردانەوەی دژی ئەمریکا بۆ ئەوەیە کە ئەم بڕیاری کە لە پەرلەمانەوە دەرچوو سەپۆرت و پشگیریەکی گەورە دەکرێت بەو جەماوەری کە توانیان بیهێنە سەرجادە و ڕاستە بۆ چەند سەعاتێک بوو بەڵام بۆ پشگیری ئەو بڕیاری پەرلەمان بوو. ئەمریکا بە بۆچوونی من لە عێراق ئەمە ڕێی خۆمە ناچێتە دەرەوە بینی ئێران و ئەمریکاش تۆزێ ئارام بۆتەوە ئێستا وەزارەتی خارجەی ئێرانی باسی مفاوەزات دەکا بۆیە عێراقیش لەم شەڕە بە وەکالەتە تۆزێ ئارام دەبێتەوانێ. ئەوەی کە ئێستا هەیە ئەمریکا هەندێک قسە باز دەکا هەر سیاسەتەکە دەبێ وابێ بە بۆچوونی من لە ماوەی داهاتوو باسی کورد ڕەنگە زۆر بکە باسی سونەکان زۆر بکە یعنی ها ئاوڕێکیان لێ دەداتەوە تا چەند ئەمە فعلی دەبێ دەتوانێت هیچ بکە بۆ سونەکان یا بۆ کورد بە بۆچوونی من کورد هەر بودجەی میزانی لە عێراقەوە بۆ دێ و غێری عێراقیش هیچ کەسێکی تر ناتوانێت میزانیە بدا بە کورد. تۆ بڵێ ئەمریکا تەبەنیمان بکە مەسەلەن گریمان
هێزەکانی ئەمریکا و هێزی عسکەری و ئەمنیەکانیان لە عێراق چوونە دەرەوە ئێمە دەرگامان بۆ کردوانێ بە حساب وەزعێکی زێڕینمان هاتۆتە دەست ئایا دەبێ ئەمریکا بتوانێت خەڵکی هەرێمی کوردستان بژێنێ لەبەروی تۆ حساب کە ئێمە لە 150 زیاتری ئەو پارەی کە دێ جا هەر چۆنێک دێ تۆ ڕازی یا ڕازینی لە بەغداوە بۆمان ئەوەکەی تریش لەو نەوتەیە کە لە هەرێم دەفرۆشرێ بۆیە هەرێم هەر دەبێ من ئەمە ڕئی خۆمە هەر دەبێت میزانی تو میزانیە گرنگترین شتە میزانی دەبێت لە بەغداوە بۆ بێ بۆیە هەتا عێراق مستەقیر بێ هەرێمیش مستەقیرتر دەبێت هەتا عێراق تەوەتوری زیاتری تێدا بێ هەرێمیش تووشی ئەو تەوەتورە دەبێت تووشی مۆقیفێک دەبی کە دەبێت خۆت یەکلایەکەیتەوە ئەوە تا بینی ئەمریکا و شیعە لە یەک لەحزەدا تێکچوو ئێمە نەمان دەزانی چۆن بڕیار بدەین بڕیارێکی ناخۆش بوو تۆ پەرلەمانتاری نەچوینەوە ناو پەرلەمان بۆ ئەوەی تووشی ئەو مۆقیفە نەبین دەنگ بدەین بە دەرکردنی وڵاتە نێودەوڵەتیەکان بە سەرۆکایەتی ئەمریکا کەواتە هەتا گرژی هەبێ لە عێراقدا ئێمەش دەگرێتەوە بە هەر نوعێک بێ ئەنی ئەکرێ ئێوە لە دۆخێکی لەو جۆرەیە لە بەغدا بن ئەندامی ئەنجومەنی نوێنەران نوێنەری کورد بن لە بەغدا بێ ئەجێندا بن لە کوردستانەوە ئەجێندایەکتان پێ نەگات قەزەی بێ ئەجندایەکە ئەوە لە ڕابردوش ئێمە ئەو کێشەیە هەبووە ڕەنگە ئێمە ئێستا ئێمە باشتر بین لە جاران لە پێش ڕیفراندۆم و ئەو وەزعی کە لە بینی عبادی و حکومەتی هەرێم ڕوویدا هیچ بە بۆچوونی من هیچ ڕەبتێک نەمابوو لە بینی نوێنەرانی کورد لە بەغدا و سەرکردایەتی سیاسی کورد لە بەغدا نوێنەرانی کورد بە شێوازێک ئیشیان کردووە لە خولەکەیکە و سەرکردایەتی سیاسی کورد بە شێوازێکی تر ئیشی کردووە ئەجندا شتێکی بەپەلە بوو ئەم حادیسەی کە لە عێراق ڕوویدا بۆیە ئێمە هەمومان یەک قەناعەتمان هەبوو ئیتیفاقمان کرد پەرلەمانتارەکان کە دەبێ کوردستان بەشێک نەبێ لەو شەڕەی بینی ئەحزاب شیعیەکان و بینی ئەمریکا و حقیقەتە چکە سونەشی تێدا نەبوو بڕیارەکەشمان ڕەنگە بڕیارێکی ڕاست بوو بێ بۆ عێراقیش باش بۆ عێراقیش نەدەبوو بچێتە ئەو شەڕە و خۆپیشاندانی ملیۆنی بکا و خێرا کۆبوونەوەی پەرلەمان بکرێت لەسەر دەرکرد وەکو کاردانەوەیەک لەسەر دەرکردنی هێزە نێودەوڵەتیەکان بۆیە کورد هەتا عێراق مستەقیر بێ ئێمەش مستەقیرترین لەبەرەوەی میزانیەمان لێوە بۆ دێ و سەلامەتتر دەبین ئەگەر عێراق مستەقیرتر بێ لە دیدی شیعەکانی عێراقەوە ئێستا کورد و سونە چۆن تەماشا دەکرێت بە تایبەت کە لە بڕیاری دەرکردنی هێزەکانی ئەمریکایە بۆ جۆرە لەگەڵیان نبوو زانی شیعەکانیش شتێکی بە وەکالەت بوو ئەمە ڕێی خۆمە بۆ ئێرانی شتێکی بە وەکالەت بوو کە کردیان بۆ پیشاندانی دڵسۆزی خۆیان نەجینە ئەوانیش دەیانزانی کە بە کۆبوونەوەیەکی جەلسەیەکی تەداولی پەرلەمان کە هەر ڕاستپاردنی حکومت بوو ناتوانن هێزەکانی ئەمریکا بکەنە دەرەوە ئەمریکاش تەعامل لەگەڵ ئەو بڕیارانە دەکات کە هەموو پێکهاتەکانی عێراق تێیدا بەشدارە لە 2023 کە عێراقی نوێی دروست کردوێتەوە بە دەنگدان و دەستبەرزکردنەوە و زۆرینە و کەمینە ئەم عێراقە دروست نەکراوە ئەم عێراقا بە تەوافقی بینی پێکهاتەکانی کورد و شیعە و سونە دروست کراوە بۆیە بڕیارێکیش کە لە پەرلەمانی عێراق دەدرێ تەنها شیعە بەشدارە تێیدا و کورد و سونە بەشدار نییە ئەمریکا و وڵاتە نێودەوڵەتیەکان بە بڕیارێکی هەموو پێکهاتەکانی دانانێن بۆیە ئەوان زۆر بڕوا ناکەم گلەیەکی ئەوەندەیان لە کورد بێ یا لە سونەکان بێ ئەوان مەبەستیان بۆ کە کاردانەوەیەک پیشان بدەن کە ئێمە دژی ئەو حرەکە عسکەریە بووین کە ئەمریکا کردوێتی بە حقیقەت حرەکەتە عسکەریەکە تۆزی زیادەڕۆیی تێدا بوو لەبەر ئەوەی عێراق عقدی هەیە لەگەڵ ئەمریکاش کە ڕاوێژکاری ئەمنی هەبێ ئەم مەگۆرگ و ئەم جەماعەتی کە پێشووتر لە عێراق بوون ئەم جەنەراڵە عسکەریانە ئەمە هەمووی کۆنتراکتیان هەیە وەکو مۆزەفێک وان ڕاوێژکاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانن تەنانەت ئەم لە شەڕی داعشیش ئێران کە بەشداری کردووە لە عێراق کۆنتراکتێک عقدێک هەبووە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە وەکو ڕاوێژکارێکی ئەمنی عێراق وابوون زۆدەی مەسەرەن ڕاوێژکارێکی ئەمنی ئێرانی دەکوژی لە عێراق کاردانەوەی هەر لێ دەکەوێتەوە زۆر باشە بەڕێز مەسعود عەبدولخالق کورد چۆن دەتوانێت خۆی ئامادە بکات تۆ لە قسەکان تا لە پێشودا ئاماژەت بۆ دەبێت کورد خاوەنی ئەجێندا و بەرنامەی تایبەتی خۆی بێ یەک لەو ڕووداوانەی کە لەم دوایە ڕووداوە لە دوای خۆپیشاندانەکانەوە دەرکردنی هێزە بیانەکان بووە لە عێراق کە ئەمریکا سەرۆکایەتی و هێزانە دەکا کورد کارکتەر نەبووە ینی بۆ جۆرەی کە دکتۆر میرانی ژاماژەی پێدا هیچ لە هەرێمی کوردستانەوە هیچ ئەجندایەکیان بۆ نەهاتووە کە چۆن کار لەسەر ئەم بابەتە بکەن ینی کورد لەم قۆناغا بێدەنگ بێ باشترە یاخود بێتە دەنگ و خۆی وەکو کارکتەر پیشان بات
نا بێدەنجی ئەوە نییە ینی بێدەنجی نیشانەی ئەوەیە کە هیچ بەرنمەیەکرد نییە ئەوەی من جێم لێبوو لە دکتۆری ئەنی ئەو 20 ساڵە تقریبا هەروە بووە تەوجیهات نەبووە دەزانی دەبیت چبی ئەحزابی نوێی پەرلەمانی عالەم کوتلەی پەرلەمانی لە قیاداتی حیزبێ یعنی ئێستا یەکێتی نیشتیمانی سندکات و ساتی خەملینی قیادەتی حەقوەیە ئەو وابکە لە دروستکردنی بڕیاری گەورە و سیاسی ئەکوێ کوتلەی پەرلەمانی تێدابی ئەوجە چۆن جێی دەکەنەوە لەو 120 نازم چەند کەسێن دەبوابی کوتلەی پەرلەمانی هەم عێراقی هەم کوردستانی بە شێوەک لە شێوەکان هەبی لە دروستکردنی بڕیار چکات ئەگەر جێ لێبی ئەوان زیاتر دەوری ئەساسیەکە دەبین ئەوەی لە کوردستان ئێستا وەکبرێ حکوومەت و سەرۆکایەتی هەرێم و باقی دامودەزەکان ئیشی ئیداریە ئیشە گەورەکە کەتە چێ کەوتە لای پەرلەمانتارەکان لای ڕئیس جەمهور لای ئەوانە کەواتە مرکزی سوقل لەوەیە یعنی ئەوە شتێک ئێمە دەبی ملاحەزەی شتێک بکەیت ئێمە زۆر سوودمان لە جەنجی ساردی نێوان ئێران و ئەمریکا و ئەو ململانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگرت بەڵام لە جەنجی گەرم نەخێر سوودوەرناگرین لەبەرەوەی دێ ئەوانە ئەوەی دکتۆر باسی کرد هەنگاوە حەچیمانیان وەرگرتیە کە بێلایەن بوون بەڵام لە بێلایەنیش باشتر ئەوەیە بەلایەن بن بە ئیجابی لە بۆ کوردستان و حتا لە بۆ عێراق یعنی ئەو ینی گۆڕانکاریەکی وا هاتە پێش کە وڵاتانی کەنداویش تێگەیشتن جەنجی گەرم مەترسی لەسەر ئەوانی شەیە بۆیە زۆر زوو پەیوەندیان بە ڕئیس جەمهور کرد بۆ نێوبژی کاتە ئێستا مرکز سیقلەکەی کورد کەوتە بەغدا چۆن نێوبژیەکی وا گەورە بکە چۆن ئەجندایەکەی ئەوی دکتۆر باسی کرد کە نقستانە هەر لە بەغدا خۆیان دروست بکەن لەگەڵ ڕئیس جەمهور دەرکەوت لە یاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و لە بۆ کورد تاڕادەیەک سەرکەوتووە بۆیە وا باشە پشتگیری بکرێت لە نێوبژیەک ئێستا ئەو نێوبژیەش هەم لە نێوان ئێران و وڵاتانی کەندا و هەم لەگەر ئەمریکا بۆ ئیجێپی کورد قایمبی و عێراقیش ڕاستە سەلامەت بی ینی ئێستا ئێمەش تازە لە دوای ریفراندۆم چارە نووسمان عێراق هەرچەندە خواروخێزی هەر لەگەر ئەوە ینی ناکرێت چکە ئێمە دەبی ئاگادار بین تورکیا زۆر خراپ خۆی حازر کردێ بۆ دژایەتی کورد بۆ هەر ئەگەرێک ئێمە دەبی ئەگە و دەرفەتە زێڕنەی باسیشمان کرد ئەگە کاتێک کە عێراق برین پارچە پارچە بوو و ئەمریکاس باس قیادەی ترامپی هیچ سیقەک بە ترامپی نییە بۆیە ئەگەری ئەوە هەیە لە ناکاو بڕیاری ناخۆش بدا بکشێتەوە ئەو کاتی ئێمە بە تەنها خۆمان و ڕەحمەتی تورکیا دەمینێنەوە دەشزانین چ ڕوو دەدا بۆیە لەو قۆناغەیدا باشترین ئیش ئەوەیە ئەحزابی کوردستانی خۆی یەکخە و لەگەڵ خەڵکی تر و ئەجندای هەبی لە بۆ پەرلەمانتارانی بەغدا و لەگەڵ ڕئیس جەمهور وەکو بری تەنسیق و هەماهنگێکی زۆر بە قووەتیان هەبی یاریەکی زۆر حساسی گەورە لەسەر ئاستی عێراقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی و جیهانی بکەن. بەڕێز مەسعود ینی کورد چ سوودێکی بینیوە لە جەنگی ساردی نێوان ئەمریکا و ئێران وەکو پێشتر وتە کە سوودیان بینیوە؟ زانی ئەو وەلەو معادلەی استراتیژی قرسە بەڵام هەر بۆ ئاگاداریتان ئێمە کاتێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک ڕنگ بوو تەنها سەحوەی قەومی هەبوو عروبی جامیعەی عەرەبی و ئیسرائیل تەواو لەگە ئێران هەموو هاریکاریان هەبوو ئێمە خنکابووین ئێمەی کورد دوای ئەوەی سەحوەتی مەزهەبی یان دینی دێ لە جێی تاڕادێک سەحوەی قەومی دەگرتەوە کەواتە دوو بەرەی گەورە دروست دەبی بەرەی قەومی و بەرەی مەزهەبی ئەوە لە بۆ ما دەرفەتێک یان درزێکی زۆر گەورەی یان دۆمێنێکی دروست کرد ئێمەی کورد ئیش لە ناو ئەوە بکەیت و هەر کاتێک وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان ئەو وڵاتانێک کە کوردیان بەسەر دابەشکرایە ئەگەر وفاقیان لەگە دووەلی و ئیقلیمی بەقوت و ئێمەی کورد دووبارە دەخنچینەوە بەڵام وفاق نەبی و ناکۆچی بی ئێمە هەر دەستینەوە یعنی معادلەکە ڕاستە قورسە بەڵام دەتوانین بەسیت بکەین کە سوودەکەمان ئەلێرەیە کە ئەو وفاقە لە بینی وڵاتانی کە کوردی دابەشکرایە لەگەر وڵاتە زلهێزەکان تێکچووە ئێمە لەو تێکچوونەی سوود وەردەگرین ینی ئەمە نارین میکافیلیانە ئیش بکەین بەڵام لە دوای سایکیسپیکۆ و دابەشی کوردستان و وەزعی شەرق لە ئەوسەد وهاتە پێش کە کاتێک ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ستراتیجیەت ناڕوا ئێمە قازانج دەکەین کاتێک کە هەڵەی گەورەی قیادەکان ڕوودەدا ئێمە قازانج دەکەین یعنی ئەوە ئیشەکە وا هاتووە نازانم ڕوونەیاننا زۆر باشە ناوبڕێک وەرەگرین
دوایەوە گفتوگۆکەمان بەردەوامە بەقسە لەسەرەوەکەین لە دۆخێکی شڵەژاوی ئاوا کە لە عێراقدا هەیە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراق لە ئاستێکدا کە دووقۆڵی ڕوبەڕووی ئەم قۆناغە ببنەوە لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە. پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکاتوە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرخ. جارێکتر سڵاوتان لێ بێت بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی کە لە هەولێر و لەگەڵماندای مۆلای بەڕێزت دۆخێکی شڵەژاو هەیە لە عێراقدا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی لە ئێستادا لەو دۆخەدا ینی ئەتوانرێەوە پێناسە بکرێ کە لە ئاستێکدا بن دووقۆڵی ڕوبەڕووی ئەم قۆناغە سەختە بنەوە کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە؟ ئەم پێم وایە عێراقیش ئێستا پێویستی بە هەرێمی کوردستان هاتەوە تەواو ینی وەکو پاش ڕیفراندۆم نییە لە پاش ڕیفراندۆم پێش ڕیفراندۆم بەغدا و هەرێم ینی بەغدا و هەولێر لە جیهان ناوی هەولێر ناوی نەما لە دوای ڕیفراندۆم حرەکاتی دیبلۆماسی لە بۆ کوردستان بە ئاڕاستی کوردستان زۆر لازم بۆ خۆمان زانین جاران حکوومەت لە هەرێم لە هەولێر دروستە بووی بەغدا ئەوانە نەما زۆر لاواز بووین بەڕاستی وە بەرەو مەترسیش دەڕۆی ڕاستیەکەی زۆر زیاتر بەڵام ئێستا دۆخ زۆر گۆڕا معادلەکان وەرچەرخانەوە ئێستا عێراقی زۆر پێویستی بە کوردستان هەیە پێویستی بەو مووقفەی سەرۆک کۆمار هەیە لەبەرەوەی ئەو بڕیارانەی عێراق دەری کردی ئێستا دەرکردنی ئەمریکا ئەو خۆ هەرهۆنتە نییە یعنی یەک کۆمەڵە کێشە هەیە ئەمریکا عێراقی لە بەندی حەوت دەرکردیە عێراق لە حیسار دەرکردە من نارم ئەوانە دەگەڕێتەوە بەڵام ئەو هەمیشەی کردەوە عێراق و ئەمریکا ئیتفاقی 29 مادەیان هەیە یعنی ئەوە بە هەوەنتە نییە بۆیە ئەو قرارە بە سەریعی کە دەرکرا زۆر باش بوو کورد و ڕئیس جەمهور و پەرلەمانتارانی کورد یەکسەر نەچوونە ژێرباری ئەوە ئێستا بەرەبەرە عاقڵمەندانی عێراق عاقڵمەندانی شیعە دێنە سەر ئەو ڕەئیەی کە کورد ئەو هەڵوێستەی باش بوو لە بۆ پاراستنی عێراق ئەو هەڵوێستی ڕئیس جەمهور زۆر باش بوو لە بۆ پاراستنی عێراق ئەجنا خۆی تووشی مجازفەیەکی زۆر گەورەی مالی سیاسی قانونی دەکرد کە هەردوو لا پێویستیان پێک هەیە ئێستا لە بۆ کوردیش باشە دەست درێژ بکە خۆی بکاتە خاوەنی جارشکە خاوەنی عێراق و لەو مەعزەقەی دەری بینی بەڵام خۆشمان بینا بکەین یعنی هەر چاکەی سربەخۆ نەکەین وەکو جاران ئێمە حکوومەتمان لە بۆ عێراق دروست دەکرد نێوە بژی سونە و شیعەمان دەکرد دەچون قەردەکانی عێراقمان لادەدا دەچون تەیارە و فڕۆکە و ئەسلی حەمان لە بۆ عێراق ئەوە زۆر باشنە ئەوە ئەو کاتە باشە کە بڕە زەماناتی بینای زەماناتی خۆشمان بکەین کە هیچ هەڕەشەیەک لە لای بەغداوە لە بۆ لای ئێمە نییە ئەوەش دیارە چۆن دەکرێت بەڵێ ئەوان چۆن دەکرێت ئەنی دوایین کارەسات کە بەسەر کورد هاتبێ لەم عێراقە نوێدا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بووکە عێراق ئەنجامیدا بە چاودێری ئێران و ئەمریکا شوویانی هەر کاتێک کورد کاری کردبێ بۆ بەهێزکردنەوەی بەغدا بە پێچەوانەوەکو ماریاد و پشک بە کوردیەوە داوەتەوە ئەخۆ ئەوە ئێستا وازیحە کەواتە دەبێت دەرز وەرگن یعنی من لەو هەفتەی ڕابرجارش کە نامەکەی تیلەرسۆنم زۆر بە وردی خوێندەوە بەڕاستی ینی سەرکردایەتی کوردیان ئەو تیمە پێویستی بۆی هەیە عادە نەزەرەك لە خۆی بکاتەوە یان کەمێک جێی خەڵکی تر بکاتەوە خەڵکی باشمان هەیە ئەلحەمدولە یان
وەکوێ دەستەچی ڕاوێژی زۆر جوان پێک بینی بەڕاستی کە نامەکەی تیلەرسۆن دەخینەوە 3 قۆناغا 1 ساڵە ساڵەکە 1 جار نوێ دەکرێت کاتە 2 ساڵە یعنی یعنی وەکوێ دەزاندرا لە پاش 2 ساڵیت کە عێراق بەرەو چێ دەڕۆی ئێمە ناچارین یعنی ئێمە لەگەر عێراق دەبی خۆمان توندتۆڵ بکەین شان بەشانی توندتۆڵی لەگە عێراق دەبی عیلاقاتی ئیقلیمیشمان جوان دەستنیشان بکەین و عیلاقاتی دووەلیشمان یعنی نابی سەرکردایەتی کورد معمەلەیەکی زۆر خەتەری کرد پشتیوانی نێودەوڵەتی گۆڕیەوە بە پشتیوانی ئیقلیمی تاکتیکی پشتیوانی ئیقلیمی وا دیارە چۆنە و بەرەو چێ دەڕوا و ینی 3 مەلەفەکەم باس کرد بەڕاستی ئەلەو قۆناغەیدا قیادەتی حەکیمی دەوێت لە ئەگەر ناخۆشە قسەکە بەس 10 ساڵیش دەبی ئەم جێم لێ نەبووە لە راپۆرتەکی دەولی باسی قیاداتی کوردی بکبرێ قیادەتی حەکیمیە هەر دەرێ ئێوە شەڕکەرێکی باشن کاتە ئەو هێزەی ئێمە کە لە جیهاندا ناوی هەیە پێشمەرگە و گەریلا و شەڕفانن ئەوانە نا یعنی وەکوی لایەنی دیبلۆماسیمان زۆر زعیفە بۆ هێتا ئێستا ترامپ ئەوە ڕەنگە و مەحکەمە دەکرێت ئەوەندە ساڵی هێشتان باش تێ نەگەیشتیە هەرێمی کوردستان چێە و ڕۆژاوای کوردستان چێە یعنی باش تێناگەن دەرێ عشیرەتی پاکەکە و عشیرەتی تورکیا 100 ساڵە شەرتیان یعنی واتزانی عشیرێتە ئێمە پیاوی دیبلۆماسی گەورەمان نەمایە بە چکە ئێستا سەردەم وایە دەبی بە 5 دقە پەیامی خۆت مەفهومی خۆت تعریفی قانونی خۆت بگەینێ بەرامبەر ئێمە یەک ینی داش دانیشتن دەکرێت لەگە ترامپ لەگەر چێ بە مەجهولی دەکرێت ترامپ تعریفی نییە لە بۆ ئەوی بەرامبەر و بەرامبەریش تعریفەکی سەریعی پێنی ڕاستە حەول دەدا تعریفی خۆی بکە ناتوانانی فەهمەکەی بداتە بەرامبەر یعنی ئەوانە هەموو ئەزمن لە پێشمان بۆیە پیش بۆی دەکات think tank دانەی ناوەندی توێژنەوەی استراتیجی دانین تەوجیهاتمان هەبی لە بۆ هەموو لایەک بێک دەست ئیش بکرێت لە هەرێم و لە بەغدا و لە بینی ڕئیسی جەمهور و ڕئیسی ئیقلیم و حیزبەکان و ڕئیسی حکومەت و کوتلە پەرلەمانیەکە یعنی کاتی ئەوەی داهاتوو ئەوانە یەک ڕۆح بن نەک 2 ڕۆح بن لە جەستەیەکدا ئەوە نا 3 ڕۆح بن لە جەستێ ئەمە دەمانوێت یەک ڕۆح بن لە یەک جەستەدا زۆر باشە دکتۆر میران ئێستا پەیوەندەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی چۆنە لەم دۆخە شڵەژاوەدا ئەنی جێی ئومێدی ئەوەی تیا هەیە کە ئەو ڕێکەوتنی کە پێشتر ئیمزاکرایە خودیا داشتێکە پێشتر ئیمزاکرا بە تایبەت بۆ ڕێکەوتن لەسەر بودجا لەم قۆناغەدا جێبەجێ بکرایانی ئومێد هەیە پەیوەندەکانی هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدا بن بەڵێ عێراق پەیوەندەکانی لەگەڵ هەرێمی کوردستان هەر دەبێ باش بێ لە دوای ڕفراندۆمی شەوە کە حکوومەتی دکتۆر عادل عەبدولمەهدی کە ئەوان لەو پەڕی قووەت دابوون بڕیاریاندا کە موچە بدرێ بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی ئێمە ئیستیحقاقاتمان تەسلیم نەکرد بوو بۆیە لە دوای ئەم وەزعی کە ئێستا هەیە ئەم ئەحزابە شیعیانە ئەحزابە عێراقیەکان فریای ئێمە ناکەون ناتوانن زەخل لە ئێمە بکەن بۆیە بە بۆچوونی من هەر کەسێک ببێ بە سەرۆکی حکوومەتی داهاتوو هەر دەبێت تەعامل لەگەڵ ئێمە بکە و ئیستیحقاقی کورد بدا لە پاریش باشتر لەلایەک ئیتیفاقێکیش کرا بوو کە هەندێک لە نەوت و شتەکان تەسلیم بکرێت ڕۆژانە 250,000 بەرمیل ئەوەش خەتوەیەکی ئیجابی بووە تا ئێستا 10 ساڵیشە ئەو خەتوەیە کورد پێشکەشی حکوومەتی عێراقی نەکردو بۆیە هەر کەسێک ببێت دەبێ پەیوەندی لەگەڵ ئێمە باش بێ و میزانی کوردستان بنێرێ لەگەڵ ئێوە باش بێ خود ئێوەش لەگەڵ باش بن دەبێت لەگەڵ ئێمە باش بێ لەبەرەوەی کە ئەمساڵ ئێمە خۆمان مبادرەمان کردو کە ڕۆژانە 250,000 بەرمیلت ڕادەست دەکەین بە سۆمۆ هێکەواتە نەک هەرموچەکە دەبێت بوجە ئیسسماریەکەی تریش بنێرێ کە مانگانە دەبێت نزیکە 1 ملیار دلارمان بۆ بنێرێ بە هەمووی ساڵەکەی دەکاتە 11 ملیار دلار بۆیە ئەو اتفاقیە ڕاستە لەگەڵ حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەهدی کرابوو هەر کەسێکی کە بێ حکوومەتی هەرێم ئەو خەتوەیە بچێتەوە پێشەوە ئەو ڕێک دەکەوێت لەگەڵی بەنسبەت بەڵام عێراق بۆ خۆی ئەمساڵ تووشی کێشەیەکی گەورەتر دەبێت کە میزانی عێراق نەقسێکی زۆری هەیە بەپێی قانون هەموو وڵاتێک لە 3 عەجزی هەبێ ڕەنگە تەبیعی بێ ئێستا عێراق لە 30 عەجزی هەیە 50 ملیار دلار قەرزدارە 20 وڵاتانی دەرەوە و 30 ملیار دلاریشی بانقەکانی ناوخۆ بۆیە وعدێکی زۆریشی بە خەڵک داوە خەڵکێکی زۆری تەعین کردووە کە میزانی عێراق ئەم ساڵ تەخمینەکەی 30 ملیار دلاری زیاترە لە پار 30 ملیار دلار واریداتی نەوتی عێراقیش پار 2019 92 ملیار دلار بووە یعنی 92 تریلیۆن بووە ڕەنگە ئەم ساڵ کەمتریش بێ
ئەمساڵ ڕەنگە 5 ملیار دلار بێ بۆیە عێراق خۆی لەژێر قەرزێکی زۆرە کە دەبێتە لە 2020ەوە تا 2028 ئەم قەرزانەی ئەم ساڵانەی ڕابردوو بداتەوە جگەل لە ئەو قەرزانەی کە عەفو کراوە بۆیە ڕەنگە بە نیسبەت میزانیەوە عێراقیش لەژێر قەرزێکی زۆر دابێت کە ئەمە تەسیری هەبێ لە سەر هێرێمیش ئەجینا عێراق هەر دەبێت لەگەڵ ئێمە تەعاملی باش بێ لەبەرەوەی وەزعی ئیقلیمیەکەی بۆ خۆی باش نییە و ئێمە سەرۆکی عێراقیش کاگتۆ بەرهەم دەوری دیبلۆماسیێکی بێلایەن دەبینێ بە نیسبەت عێراقەوە یعنی ئەوەی کە بە خۆیان ناکرێ ئەحزابە شیعیەکان بیکە ئەو بۆی کردوون بەڕاستی مەسەلەن لەو مڕەشەحەیکە پێشکەشیان کردبوو سەرۆکایەتی کۆمار کە ڕەفزی کرد ئەمە لە مەستەحەتی خۆیان بوو ئەوەی کە کوتلەی بینا ئەمەوەت پێ بڵم ئەو مڕەشەحەی کوتلەی بینا پێشکەشی کردبوو ئەگەر سەرۆک کۆمار کەسێکی بێلایەن نەبووە بە نیسبەت ئەحزابە عێراقیەکانەوە نەیدەتوانی ڕەفزیکە تا ئێستا لە عێراق شتیوان نەبوو تۆ مڕەشەحی کوتلەی ئەکبەری پەرلەمان ڕەفزکەی بۆیە ئەوانیش ئەو تەنسیقیان پێخۆشە ئەو ڕەفتەیان پێخۆشە کە لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیەە خۆشیان ڕەبتێکی زۆریان هەبوو لەگەڵ وڵاتە دراوسەکان ئێستا ئەمریکاش دەیەوێ ئەمە تەحجیمی بکە ئەو علاقەی کە حەشدی شعبی هەیبوو لەگەڵ ئێران تقریبا پچڕاندی بۆیە ئیش لەسەر ئەوە دەکات کە ئەمانە پچوو کاتەوە ئەوانیش پێویستیان بە سەرۆک کۆمارێکی دیبلۆماسی تا حدێک بێلایەن هەیە بە نیسبەت ئەحزابەکانەوە کە مطمئین بلی ئێمە ڕەبتمان هەیە تەبعاً ئێمە لەگەڵ خۆپیشاندانەکان خێرا ئێمە کۆ دەبینەوە لەگەڵ سەرۆکایەتی کۆمار و حیزبەکان هەمووی بەیەکێتی پارتی و نەوەی نوێ هەمووی دانیشتین باسی مەترسیەکانمان کرد و هەمیشە پەیوەندێکمان هەیە دوور لە حیزبایەتی هەر شتێک دەبێ ئێمە کۆ دەبینەوە لە لای سەرۆک کۆمار و مەوزوعەکان هەندێک تاوتوێ دەکەین مەترسیەکانی لەسەر باز دەکەین و ئەوەی ئەمڕۆ لە عێراق ڕوودەدا ئێمە 3 مانگ لەمەوە پێش لەگەڵ سەرۆک کۆمار شەوەکەی ئەم شتانەمان باس کردووە کە لە داهاتوو ئەم عێراقا تووشی بەهۆی خۆپیشاندانەکانەوە بەرەوچوە دەگا و لایەنە ئیقلیمیەکانمان باس کردووە هەتا ئێستاش ئەگەر عێراق ئاوا بمێنێتەوانێ بە سەلامەتی بەڕێی من جارە نەگەیشتوینە ئەو ئەگەرانی کە ئێمە دامان دکتۆر میران ئەو بابەتانی کە پێوەستن بە بودجەوە عێراق خۆی لە دۆخێکی ئاوا دارایی خراپدا بێت و ئێوە وەکو کوردەکان پشتیوانیتان لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا نەکرد بێت چاڕوانەکرێن لە بودجەی هەرێمی کوردستانە شیعەکان پشتیوانتان بن جارێ یەکەم شت میزانی 2019 بە قانون تەسبیت کراوە لە پەرلەمان دەنجی لەسەر دراوە بە ئەمری کەس هەڵناوەشێتەوە هەتا نەیەتەوە بۆ ناو پەرلەمان و نەبێ بە پرۆژە یاسای ساڵی 2020 ئێستا عێراق خۆی بە 1 لەسەر 12 دەڕوا 1 لەسەر 12 یانی چی یعنی پارە ئەگەر 12 بەشت سرف کرد بێ لە مانجێکدا ئەمە قانونی داراییە ئەم ساڵ 1 بەشی سرف دەکەی لە 12کە مانگانە جارێ عێراق بەوە دەڕوا هەتاوەکو میزانیە دێتە پەرلەمانەوە ئەوەی کە تەخمین کراوە 130 تریلیۆنە ملیار دلارە میزانی کوردستان لە هی پار باشتر دەبێ بەڕێی من ئەگەر وا بڕوات و بێتە ناو پەرلەمانەوە نزیکەی لە ساڵەکە 12 تریلیۆنمان دەست دەکەوێت یعنی معاشیش دەبێ و هەندێک بودجەی ئیستثماری و بودجەی مەشاریعوی محافظەکانیش دەبێت چکە پار نیوەی میزانیەکەمان وەرگر لە بەرەوەی حکوومەتی هەرێم نەوتی ڕادەست نەکرم جارە حکوومەتی هەرێم لە ئێستاوە بەخۆی تەسلیم بۆ پێش ئەوەی عادل عەبدولمەهدی بڕوا وەفدەکە لەگەڵی دانیشتۆ دەڵێ من ڕۆژانە نەوتەکە 250,000 بەرمیلت دەرەمێ کەواتە مووقیفی هەرێمیش مووقیفێکی باشترە تۆکتە دەی ئێوە باش نابن لەگەڵ بەغدا چۆن ئێمە ئەم ساڵ زۆر لە پار باشترین پار دەمانگو دەبێ مەعاشیشمان دەیتێ و نەوتیشن نادەینی ئەم ساڵ خۆمان حکوومەتی هەرێم وەفدەکە وەزیری پلان و کاگ خالیشوانی و ئەوان مبادرەی ئەویان کردووە کە ڕۆژانە نەودەن بە سۆمۆ تەسلیمیکەن کەواتە عێراقیش باشتر دەبێ بۆیە با ئێمە لە ناحی میزانیەوە من ئەگەر عێراق وەزعەکەی خراپتر نەبێ وەزعی موچەخۆر و وەزعی مەعیشی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت لە پار باشتر بێ چکە پاریش لە ساڵانی ڕابردووتر باشتر بوو زۆر باشە بەڕێز مەسعود دوایین سەرنجی بەرنامەکە ئێمە لای تۆ تایبەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی تا کێ ینی ئەم پەیوەندیانە بەم جۆرامێنەوە لەسەر ئاستی حیزبینانی ئەکری ئەم پەیوەندیانە بگۆڕن بۆ سەر ئاستی دامەزراوی مامەڵی دامەزراوە یان لەگەڵدا بکرێت بەتەئکید یعنی کاتیەوە هاتووەمانەم ناوی گۆڕینی دەستور یان ئەوانە هاتووە وەختەوەی داهاتیە مەجلیسی ئیتیحادی بە حەقیقی دابمەزرێ و پرسی ئەقالیمەکان هەیە کە دەستورینە و هەرێمی کوردستانیش ڕازگۆیانە تر
یعنی ئیلتیزام بکە ئەو نەفتە کە گوێتی تەسلیم دەکە با تەسلیمی کە یعنی ئێمە بەرمیلێک نەفتکە لە ڕێی تورکیا دەنێرین 16-17 دلارمان لە بۆ دێتەوە یان 20 دلار جاروێ یخۆکە لێک دەدەیەوە لەگە عێراق تەسلیمی دەکەی 50 دلارمان لە بۆ هەر یعنی ئەگە حیسابەکی بەقاری بکەی نەک سیاسی گەورە بۆیە کاتیەوەی داهاتوە بەڕاستی یعنی قیادەتی جەماعی لەسەر ئەساسی ئاسایشی نەتەوەی کوردستان ئێمە بڕیار بدەین نەک لەسەر ئەساسی حیزبی و شخصی و مەساڵحی کۆمپانیایەک ئێمە تازە چارە نووسمان لەگەر عێراقا با لەگە عێراق پێکەوە عێراقێکی وا بنیاد بکەین هەم عێراقێکی ئارام و دەوڵەمەند هەم هەرێمێکی کوردستانیش کە ئەو پشکە دەوڵەمەندی و ئارامی بەبەرکەوی. بەڕێز مەسعود عەبدولخالق چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی هەروە دکتۆر میران محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سوپاس بۆ تۆش کە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.